نەشتەرگەری چاندنی دەماڵەکانمان ئەنجام داوە بێ ئەوەی سینگ بکەینەوە. بەنجی عام زۆر ترسناک دەبیتن ئەو کاتی لە بۆ ئەنجامدانی. ئەسڵەن زۆر جاران هەیە نەخۆش خیاری عیلاجی نادرێتێ لەبەر ئەوەی تەماشا دەکەن دەرێن وەڵای بەنج لە بۆی خەتەرە، بەنجی عام لە بۆی خەتەرە. فەئەوە بەنجی عام نەکرایە. بەبێ بەنجی عام بە بەنجی مەوزعی ئەو کرا، بەنجی مەناطقی پێدەگۆترێ. یعنی بەس ئەو شوێنێک کە ئێمە نەشتەرگەری لێ دەکەین ئەو شوێنەمان لە بۆ بەنج کراوە. دووەمینیان فتحی سەدر ئێمە بەخۆی لە حالەتی کلاسیک ئەو هێزکە دەستچێندرێتن ئەو نەشتەرگەریە کە ئێمە کردومانە کە ئەوە یەکەم جار نییە ئەمە ئەو نەشتەرگەری بکەین 1200 عملیاتمان بە نازور کردووە بە واستەی تقنیای نازور بە فتحەیەکی یەکجار بچووک لە چواردەورەی گۆی مەمچی چەپ کە لە ئاخیری وەی لێدێ ئەسەرەکەی نامینێ ئەسڵان نەشتەرگەری چاندنی دەماڵەکانمان ئەنجام داوە بێ ئەوەی سینگ بکەینەوە. باشە و هەروەها نەک بەس ئەوەندە بەڵکو ئەو نەشتەرگەری ئەنجام دراوە لەسەر دڵی کارە، یعنی بێ ئەوەی ئێمە دڵ ڕابگرین لە ئەسنای نەشتەرگەری. تەمان ئەو قسەی کە باز دەکەم ئەوە گرنجێکی یەکجاری زۆری هەیە لە بۆ نەخۆشی لەبەر ئەوەی نەخۆشی کلاسیک دەوەرانی دەستکرد، یعنی سووری دەستکرد بەکاردەهێنرێتن، یعنی خوێنی دەستە ناو ماشینێک و دەگەڕێتەوە جارێکتر. بەڵێ ئەوە لە بۆ زۆر نەشتەرگەری پێویستە و برادەریشمانە، بەڵام ئەگەر توانیمان نەخۆش لەو شتە قوتار بکەین سوودێکی یەکجار زۆری پێدا دەگەین، یعنی هەموو ئەو ماک و مزاعفاتانە لە نەتیجەی سووری دەستکرد پیا دەبێتن نەخۆش لێ دوور دەکەینەوە.